چەند گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە گەنجێتی یەک نقطەی لەسەر نەبووە، یەک خاڵی لەسەر نەبووە. بانخوازانی ڕێگای خوش ئەگەر گەنجێتیان بە پاکی بردبێتە سەر زۆر گرنگە، زۆر گرنگە، لەبەرەوەی قسەیان بخواتەوە، لەبەرەوەی بلای نەجاری وایە کەسە نزیکەکەت ئەوەی کە زۆر زۆر لە تۆ نزیکە ڕەخنەت لێ ئەگرێت بە مناڵیەکەت، ئەڵێ ها گەنج بوو عەرەخۆر بوو، ها گەنج بوو داوێن پیس بوو، ها گەنج بوو ئاوا بووی، نزیکترین کەسەکەت گوێت لێ ناگری. بەس چەند خۆشە نزیکترین کەسەکانت شایەتیت بۆ بدەن. یعنی من لەبیرم دێ هەندێک جار داپیرم بۆ نمونە، زۆر جار کاتێ مەسەلەن قسەیەکم بۆ کرد یان شتێکی ئەکرد، زۆر جار ئەیوت بەو قورئانەی یعنی سوێن بەو قورئانەی کە تارق مەسەلەن بە نابالغی خوێندوێتی، زۆر جار دڵم ئەموت خوایە سبحان الله چی نیعمەتێکە مەسەلەن بۆ نمونە تۆ داپیرەت ئەو شایەتیت بۆ بدە کە تۆ هەر لە مناڵیەوە لە نابالغیەوە قورئان خوێن بووی. لەبەرەوە گەنجێتیەکەت ئەگەر لەسەر پاکێتی بێ زۆر زۆر گرنگە، زۆر زۆر گرنگە، بە ئاسانی مەزان ئەو مەسەلە. بەڵام ئەگەر ئینسان لە گەنجێتیە خراپ بێ و دوایەوە تەمەنی گەیە 40 ساڵ 50 ساڵ ئەم جار ڕێگای خوا بگرێتە بەر، ناڵێن خراپن، زۆر زۆر چاکە، خوای گەورەش لێ قبولکە، یا ڕەبی خوای تەعالا تەوبەکەی قبولکە. بەڵام هەر ئەوە ئەکرێتە نقطە جاری واهەیە، جاری واهەیە ئەوە ئەکەن بە نقطە. خەڵک ئاخر خەڵکێن لەم مەوزوعانە تێناگا، ئەمەی من و تۆ ئەیزانین ئەو خەڵکەی کە بانگی ئیسلامیان بۆکەی زۆر جار نوێژ نەکەرن، زۆر جار ئەسڵەن یعنی بڕێ مەسائل هەیە نایزان. بۆیە گرنگە سەرەتای ژیانت لەسەر پاکێتی دامەزران دەبێ. لە دوای ئەوە لە تەمەنی 40 ساڵی بەبانەوە خەڵگەڵێک ئەگە پیر بووە سەری سپی بوو دانی کەوت ئەم جار تۆبەی کرد، ئیتر ئەوەی کەن بە نقطە، ئەڵێ ئەوە ئازایی نییە، پێشە ئازاییە، ئەوەی کەن بە نقطەیە. سەفەر و دەرچوونیش زۆر گرنگە بۆ ئینسانی داعی، چوونی بۆ ئەم وڵاتەکە و ئەو وڵاتەکە و زۆر جا تەجروبەی ژیان لەوە وەرەگیرێ. ئەگەر هەر لە شارەکەی خۆتا بیجاری وا هەیە بڕێشت هەیە نایزانی، بڕێ ئەحوالی خەڵکەیە نایزانی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خوای تەعالا بۆی ئاسانەکە چەند سەفەرێک ئەکا.